لە هەفتەی 21 خولینایەبی تۆپی پێی کوردستان و لە یاریەکی گرنگدا یانەی سۆران لە نێو یاریگای خۆی میوانداری یانەی هەندرێنی کرد. لە سەرەتای یاریەکە یاریزانانی هەردوولا بەهێز دەمینران و جارجارەش هێرشی مەترسیداریان بۆ سەر گۆڵی یەکتر دەبرد. گێمی یەکەم بە بێگۆڵ کۆتایی هات. لە گێمی دووەمی یاریەکە یاریزانانی هەندرێن باشتر دەبینران و چەندین هێرشی مەترسیداریان بۆ سەرتۆڕی گۆڵی سۆران برد، بەڵام سەرکەوتوو نەبوون تا لە خولەکی 78 یاریزانی ئیبراهیم غازی گۆڵی پێشکەوتنی بۆ سۆران تۆمار کرد. یاریەکە بە ئەنجامی گۆڵێکی بێ بەرامبەر لە بەرژەوەندی یانەی سۆران بە کۆتا هات. پێشی زۆر سوپاسی هەندێک خۆشەویستانەکەین کە وایان کرد ئێمە لە یاری ئەمڕۆ سەرکەوتن بەدەست بێنین کە هەموو یارزانەکان دەستە کارژێری و هەموو ئیدارە بەڵەمی ئەومەدە بە کەسی خەڵکی بەدەست بێنین ئەوەشمان کرد بەدەستمان هێنا. زۆر دووبار زۆر سوپاس زمێر خۆشویستە کە وایان کرد ئێمە بە گرتنێکی زۆرەوە بە پاڵپشتی زۆرەوە بتوانین سەرکەوتن بەدەست بێنین. دووبارە سوپاسیانەکەین. ڕاستی یاری ئەوڕۆمان لەگەڵ یانەی سۆران حتمما یاری لەگەڵ یانەی سۆران لە ناومەڵعەبی خۆی یاریێکی قورس دەبێت لەبەرەوەمە لە فەریقی پێشەنجین ئەو فەریقانی یاریان لەگەڵ دەکەن بەڕاستی حسابی تاوێتیمان لەوە دەکەن و لەسەر هەموو هێلەکانیش ئیش دەکەن. بەڵام ئەمە وەکو ینی بەسەراحەت برێم ئەوڕۆ یاریزانەکانمان بەڕاستی لیان ڕازی بن ئادرسی زۆر باشیان پێشکەش کرد. بەڵام دەتوانم بڵێم نقطەی تەحولی ما کە ئەوان نەتیجەکەیانەوە بە هەزمە مرتەدە یاریان کرد توانیشیان سەرکەوتن گۆڵ بکەن. بەڵام بەڕاستی گۆڵپارێزی یانەی سۆران وەی کرد ئێمە ئەوڕۆ بدۆڕێنین لەبەرەوەی ئاسێکی باڵای پێشەویستنی فرسێ مەعەقەکمان هەبوو بەڵام ئەو مۆفەق بوو. بەم ئەنجامە یانەی سۆران لە کۆی 20 یاری خاوەنی 24 خاڵە و یاری داهاتوو دەبێتە میوانی یانەی هەولێر. هەرچی یانەی هەندرێنیشە لە کۆی 20 یاری خاوەنی 40 خاڵە و لە پلەی یەکەمی ڕێزبەندی دێت. یاری داهاتووشی لە چاوەڕوانی دەبێت. ئازاد ومەراوەی کەناڵی ئاسمانی پەیام سۆران.